سڵاوتان لێبێ سڵاو هاژە بەیانیتان باش خۆشحاڵین لە بەیانیەکی دیکە دەستپێکێکێکی دیر لە ڕۆژێکی نوێ لەگەڵتان دەبین بەو هیواین بتوانین بۆ ئەم ڕۆژ لە بەیانی 24 ئەو بڕگە و ئەو بابەتانی کە دیاریمان کردووە قسەی لەسەر دەکەین بابەتی گرنگ و بەسوود بێ بەلای ئێوەدا. بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن ڕۆژێکی خۆش ئینشاڵڵا پڕ بێ لە خێر و خۆشی جۆکی زۆر خۆشە بۆ هیوایم کە هەموو کات بەیانیان کە هەڵەسن بە وزەیەکی باشەوە بە بیرکردنەوەیکی باشەوە بڕوانن بۆ ڕۆژەکە تا ڕۆژێکی باش و هەموو شتە باشەکانیش بەرەو ڕوومان بێ بۆ ئێمەش هەوڵەیەن کە بەیانیەکەتان خۆشتر بکەین لەگەڵمانێکی بەیانی لەگەڵمان بینەر بن تا سەرجەم بەرگە و بابەتەکانی بەیانی 24 ببینن. هاژە کوردستان بەوە جوانە هەر شوێنێک هەر ناوچەیەک کللتورێکی جیاوازی هەیە ینی لە ساڵەدا بەتایبەت لە وەرزی بەهار لەو کاتانی کە کەش و هەوا گونجاوە بۆ گەشتکردن بۆی خەڵک زۆر بە دەوریەک لە شوێنێکی گشتی کۆبێتەوە نمایشی کللتوری دەکرێت تایبەت بە شوێنە جیاوازەکان بۆ نمونە لە ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان لە ڕۆژ ئاوا لە باکوور بە هەمان شێوە وەکو ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان سێمین فیستیڤاڵی کللتوری هونەری بانگان لە شارۆچکەی بانگانی سەر بە شاری پاوەی پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو فیستیڤاڵێک لەوێ هەبوو پێم وایە. بەڵێ هەکار هەر لەم فستیڤاڵە کە یەک ڕۆژ بووە خواردەمەنی وەجروبەرێک مۆسیقای کللتوری هەمووانەی کە سمبولی کوردەوارین نمایش کراون کە کللتوری کوردەواریان پێوە دیارە بەگشتی وە خەڵکی ناوچەکەش بە تایبەت بۆ گەشتیاران ئەم شتانیان نمایش کردووە نەک هەر بۆ خۆیان بۆی کە نیشانی گەشتیارانیشی بن وە زیاتر لە 5,000 گەشتیاریش لە سەرانسەری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە چون و بەشداریان لەم فستیڤاڵەدا کردووە مەژ نامانەوە بێبەش بن لێ و بەیەکەوە بینەریە بین. زیاتر لە 5,000 گەشتیار لە سەرانسەری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ بەشداری لە فێستیڤالی کەلتوری و هونەری باینگان ڕوویان لەم شارۆچکەیە کردووە. ئەمە سێهەم فستیڤالی کەلتوری و هونەری شارۆچکەی باینگانی سەر بە شاری پاوەی پارێزگای کرماشانە. لەم فێستیڤالەدا خواردەمەنی بەرهەمەدەستیەکان جلوبەرگی کوردەواری مۆسیقا و بەگشتی کەلتور و هونەری خەڵکی ناوچەکە بۆ گەشتیاران نمایش دەکرێت. ئەم بەرنامانە بووە بەباسی بەهۆی ئەوەی کە گەشتیارێکی زۆر لە دەرەوەی شاری بانیان لە هاوسەکان بەرەو شاری بانیان بکشێت و هەروەها ببێ بە پێناسەیەک بۆ ئەم شارە ئینشاءڵڵا کە لە داهاتووشە بەرنامانێکی باشتر بەڕێوە بچێت. ئەم فێستیڤالە پاش تۆمارکردنی ناوچەی هەورامان لەلایەن ڕێکخراوی یونێسکۆوە هەموو ساڵێ لە پاش کۆتایی هاتنی مانگی ڕەمەزان بەڕێوە دەچێت. باینگان کە زۆربەی خەڵکەکەی بە زاراوەی جافی دەدوێن یەکێک لەو ناوچانە بوو کە لە چوارچێوەی تۆماری جیهانی دیمەنی کەلتوری هەوراماندا وەک بەشێک لە جوگرافیای هەورامان تۆمار کراوە. هەر بۆیە بەڕێوەچوونی ئەم فێستیڤالە گەشتیارێکی زۆر بۆ ئەم ناوچەیە ڕادەکێشێت. زۆر هەستێکی خۆش و جوانم هەبوو تا ئێستا نەهات بووم و زۆر چێژم لێ وەرگرت. ڕێوەڕسمێکی زۆر جوان و پڕ لە ڕەسەنایەتی بوو. ئەگەر ساڵێکی دیکەش بتوانم دیسان دێم. پارەکە ڤیدیۆی ڕێوەڕسمەکەم دیت بۆیە هەوڵمدا بە هەر جۆرێک بێ خۆم بگەێنم بەڕاستیش زۆرم پێخۆش بوو. آرو خانوادگی ئامێمێ پێی باینگانی پێی مەراسم و دەفنەوازی پاوە نامێنمێ فرە مەراسمەکەش وەشە ئینشاءڵڵا هەر ساڵ ئجرا بوو هەر بژی کورد و کوردستان. بڕگەی تایبەتی فێستیڤالەکەی ئەم ساڵ ڕێوڕسمی دەفژەنی بوو کە یەکەم جار بوو لە ڕیزی بەرنامەکانی فێستیڤالی باینگان زیاد کرابوو. زیاتر لە 200 دەفژەنی کورد لە هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەسەر سەربانی خانووەکانی بەشی مێژووی باینگانەوە کۆنسێرتێکی دەفژەنی بە کۆمەڵیان بەڕێوە برد بۆ ئەوەی جارێکی دیکە بیسەلمێنن بێهۆ نییە کوردستان وەک ناوەندی دەفی جیهان ناسراوە. کامیل بۆکانی کوردستان 24.
قۆناغێک هەیە هاژە قۆناغێکی هەستیار قۆناغێکی گرنگ قۆناغی هەرزەکاری ئەنی هەمومان بم قۆناغانە تێپەڕیوین دڵت ناسکە میزاجت تەواو نییە یعنی حەز دەکەی هەمووشت بە دڵی تۆوێ جاری واشەیە دڵە فراوانەی تر لەوانێ لە ڕۆژێکا دووسێ جۆ بگۆڕی بەڵێ سێ کەسایەتی چوار کەسایەت هێندێکجار لێک کاتە لە مرۆڤەکە کۆ دەبێتەوە وەکۆی کە خۆت ئاماژت پێدا باشە هەکار تۆ چێژە لە تەمەنی هەرزەکاری خۆت بینی بەڵێ یعنی ئەوەی خۆت حەز لێ بوو ئەتکرد نانا پێی کللتور بە پێی کۆمەڵگا ڕەنگە هەندێک شت هەبێ لە تەمەنی هەرزەکاری حەز و خولیا جیاوازە بۆی کە بەراورد ئینسان باڵا دەکا بیرکردنەوەکانی دەگۆڕێ ڕەنگە نەتوانی بە تەواوی هەموو ئەو حەز و خولیانێکە هەتا جێبەجێکێ بەڵام دوجار وەکو وێنەیەک لە ژیانی خۆ دەیوەستێن ینی هەست دەکەی چێژت لێ وەرگرتێ لەم قۆناغە المهم کە گەورە بووی شتێک نەمێنێت یاخو بە تایبەت کە تەمەنێکی تر ئەچێتە تەمەنی کامڵبوونیان زۆر بە تەمەەن بوونەوە بڵێ خۆزگەوەشم بکردایە وانە پێم وابێ هەر هەیە هەموو مرۆڤ شتێکی وای هەیە زۆر لە کۆڵینەوەکرێت لەسەرم بابەتە بە تایبەت لە کۆڵینەوەکان لە قۆناغی هەرزەکاری کە فراوان بوو ئێستا و پسپۆرانی بواری دەروونزانیش باسێواکەن کە هەرزەکاریەکێکە لە هەستیارترین قۆناغەکانی تەمەنی مرۆڤ چونکە لەو تەمەنەیە پێویستە خانەوادە خێزان کۆمەڵگا دەستگا پەروەردەیەکان بە قوتابخانە بە زانکۆکان بە شوەیەکی زانستی مامەڵە لەگەڵ ئەم قۆناغە هەستیارە بکەن و لە نێوان مناڵی و هەرزەکاریە ئەم نێوەندەش هەر زۆر هەستیارترە و گرنگە هاوکارمان یان بارزان چەند وردەکاریکی بۆ خستوینەتە ڕوو و پاشان لەگەڵ میوانەکەمان گفتوگوی زیاتری لەسەرەکەین زۆربەی کوڕان لە تەمەنی هەرزەکاریدا شەڕکردن بە نیشانەی پیاوەتی و گەورەبوون دەبینن ئەمڕۆ باسی تەمەنێکی زۆر هەستیار دەکەین ئەویش تەمەنی هەرزەکاریە تەمەنی هەرزەکاری 12 بۆ 21 ساڵی تەمەنێکە کە تێیدا کچ و کوڕان لە ڕووی جەستەی و دەرونیەوە گەشە دەکەن بەڵام لەبەرەوەی کە بۆ ئەم گەشەسەندنە ئامادە نین بۆ یەک گەردەلوولێک لە ناخیاندا سەر هەڵدەدات خەیاڵ بڵاو دەبن چاو نەترس تووڕا دەیەوێت خۆی بسەلمێنێت هەروەها دڵداریش دەکات دەیەوێت سرنجی بەرامبەر ڕابکێشێت و جۆش و خۆشی عشق لە تایبەتمەندی هەرە دیارەکانی ئەم قۆناغن هەندێکیشان گۆشەگیر یاخود خەمبار دەبن بە پێچوانیەوانی دیکەوە بەڵام گەورەترین هۆکار بۆ خراپکردنی ئەم دۆخە خۆ هەڵقورتاندنی خێزان و خزمە لەم هەستۆ ڕەفتارانە بۆ ئەوان شان و شکۆ هەمیشە گەورەترین و گرنگترین شتە بۆیە شەڕی بۆ دەکەن کەچی ئێمە ڕێک دین دەستەخینە سەر ئەو خاڵە و گاڵتە بە کەسایەتی و تەمەن و ڕەفتار و قسەکردنیان دەکەین پرۆفیسۆر دکتۆر نەوزاد دەڵێت گرنگترین شت لەم قۆناغەدا کە خێزانەکان بتوانن بۆ هەرزەکارەکانی بکەن ئەوەیە کە ئامۆژگاریان دەکەن چونکە وەری ناگرن و دەیانەوێت ڕەک پێچوانی ئەو شتە بکەن کە پێیان وتراوە ئەوان بۆ ئەم تەمەنەی خۆیان نەگەورن نەمنداڵن دەبێت وەکو مناڵ خۆشمان بێن و گرنگیان پێ بدەین و گویان لێ بکەین بەڵام ئەمانای ئەوە نییە کە هاوشەوی منداڵێک ڕەفتاریان لەگەڵا بکەین بەڵکو دەبێت ئەومان لەبیر بێت ئەمانە منداڵین و پێگەشتی تەواویژین وەکو پێگەشتوێک مامەڵەیان لەگەڵا بکە بەڵام ئەوە لەبیر بێت کە ئەمان کەسانێکن لە نێو منداڵ و لە نێو پێگەشتوێکدا ئەوان هێشتا بەم ژیانە ئاشنانین هێشتا نازانن کە چۆنچۆنی پارە پەیدا بکەن هێشتا هەڵە خەڵەتێنراون بۆیە بەرگی سەختیەکان ناگرن هەر دایک و باوکێک بەهێز و تووڕێ و زەبر ڕەفتار لەگەڵ ئەم منداڵە هەرزەکارانەدا بکات ئەبێت دڵنیا بێت لەوەی کە تاکە شت لە بیری ئەو منداڵە هەرزەکارەدا کە دەسوڵێتەوە تۆڵەکردنەوەی هەر بۆیە تکە شکۆی ئەم منداڵە هەرزەکارانە بپارێزن چونکە گەروانەکەن هەر تونند و تیژی و خۆپەرستی و ستەم و متمانە بە خۆنەبوونیان لێ بەرهەم دێت لە جیاتی ئەمانە بەرپرسیارەتیان پێ بدەن هامیان بدەن بۆ هاوڕێیەتی وایان لێ بکەن کە بن بە کەسانی نمونە چونکە حەزیان لە لاساییکردنەوەی قۆناغێکی زۆر گەورەتر لە خۆیانە دەیانوێت لەو کەسانە بچن کە خۆشیان دەوێن حەزەکەن لە هەموو کەسێک بچن جگە لە ئەندامانی خێزانەکان لێکۆڵینەوە زانستیەکان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە لە 80 کێشەکانی هەرزەکاران بەهۆی ئەوەیە کە باوانیان دەیانوێت منداڵەکانیان بەرگایی بکەن بەدابوو نەریت و بۆچوونەکانی خوان بۆیە دەبێت ئەو شتانی کە خۆمان پێمانە بیبەخشین بەوان بەڵام ناچاریان نەکەین بۆی کە جێبەجێ بکەن وەکو بۆیان ڕوونکەینەوە بەڵام بە شێوازی ئامۆژگارینە بەڵکو بە شێوازێک کە ئێمە ببین لە سەرمەشق بە جۆرێک جوان بین لە پێشچاویان کە خۆیان بڕیار بدەن لە سەیمان بکەنەوە پرۆگرامی بەیانی 24 بۆ هەموو چین و توێژەکانە بۆ هەموو تایپەکانی ناو کۆمەڵگە وا تاوانەی کە هەر یەک لە جۆرێک لە تەسەڕفاتیان هەیە یاخود کردەوەکانیان بەتایبەت لە تەمەنە جیاوازەکان ئەو قۆناغی کە زۆر بەمانی پێات تێپەڕین یان خود پێات تێپەڕین
ئەم بابەتە بە گرنگمانزانی کام بەیانە قسەی لەسەرکەین بەڵام بە شێوەیەک سادە و سانای بکەینەوە کە بتوانین مامەڵەیەکی دروستتر و ئاسانتری لەگەڵا بکەین بۆیە گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز سەرتی بڕۆف کە دەروونناسی کلینیکە لەگەڵمانە لێرە میوانە سڵاو لەبێ کاک سەرتی ئەم خۆشە هاژە لە یەکشت دەست پێ بکەم پرسیاری تایبەت بەخۆم ئەوەی کە لە قۆناغی هەرزەکاری بینیومە ینی بێگومان ئەمە پرسیاری جدیە بۆ هەموو هەرزەکارانیش یان دەگەیت تەمەنێک کاک سەرتیب هەندێک بابەتێ دەڵێن تۆ گەورەی ئەمە بۆ تۆ نابێ هەندێک بابەتی دیکە دەم تۆ منداڵی چی داوە لەو بابەتان ئەوەی لەگەڵ کەیفی خۆیان بگونجێ عکسێکەنەوە بۆ تۆش یانە ڕێک ئەوەی هاژە دەڵێ یعنی ئەوەی تۆ حەزت پێ بۆ تۆ نابێ بۆچی وایە دەستان خۆش بێ منتەوەرەشی زۆر گرنگە بابەتی هەرزەکاری لە نێوان گەورەی و منداڵیدا هەرزەکاری قۆناغێکی زۆر هەستیارە بە حکمەوەی کە هەرزەکاری دووەم پڕگۆڕانکاری ترین قۆناغی ژیانی مرۆڤە دوای ئەوەی کە تەوان دوای پێش لەدایک بوون زۆرترین گۆڕانکاری لە ماوەیەکی کووردا ڕوودەدا بەسەر ژیانی هەرزەکاردا و ئەوەش کۆمەڵێک ململانێ دروستەکە لەناو ململانی ناوەچی و ململانی دەرەچی کە لەلایەن خێزانەوە ڕوبەڕووی دەبێتەوە خێزانەکان تۆ هەر بەو چاوە دەبینن تۆش چوتێتە قۆناغێکی گۆڕانکاریەوە کە گەشت کردووە لە ناحیەی باڵاوە شکلەوە و کۆمەڵێک گۆڕانکاری هۆرمۆنی تیاتە بەرجەستە بووە و لەبەر ئەوە خێزانەکان زۆر کات هەلەدا قۆزنەوە دەزانن لەوانەیە هەندێک کات بۆ ئەوە بێکە خێزان چاوەڕێی ئەوە لێ دەکات کە تۆ هەر وەکو قۆناغی منداڵی ئەو شتانە جێبەجێ بکەیت کە فەرمانت پێکراوە تۆ پێویستە گوێ ڕایال بی بە هەموو کاتێک بەڵام لە قۆناغی هەرزەکاریە شتەکان تۆزێک دەگۆڕێن کەسەکە وێڵە بە دوای سربەخۆییدا بۆیە زۆر کات کە داخوازی هەندێک شت دەکا خێزان بۆی کە کۆنتترۆلی بکە تۆ هێشتا مناڵی بەڵام هەندێک کات کە خێزان دەیەوێ چۆن دەڵێ کۆنڤێنست بکە یاخود قەنەعەتت پێ بێنێ کە شتێکی بۆ ئەنجام بدەیت تۆ لەو کاتەیە منداڵی و دەبێت گوێ ڕایال بی ئەمە ڕاستیان پارێزگاریە خۆی دەتوانم بڵێم 1970 بەجوێری هەندێک لە توێژینەوەکان 1970 ئەو کێشانەی کە لە نێوان خێزان و یاخود لە تەمەنی هەرزەکاریدا ڕوودەدا ئەوەیە خێزان دەیەوێت کۆنتترۆلی هەرزەکار بکات جا بە هەر شێوازێک بێ بەوەی کە بیپارێزیە یاخود زیاد لە حد بە شێوازێکی زیاد لە حد کە بواری گونجاوی پێنەدا بۆی کە چۆن دەڵی بە شوێن خولیا و ئارەزوەکانی خۆیدا کاک سەرتیب زۆر جار ئەم پارێزگاریکردنە ئەم پاراستنە لە منداڵەکەت یاخود هەرزەکارەکەت نابێتە هۆی بە ڕێلادابردنی ئەم هەرزەکارە یاخود سەر لێ شێوە یاخود کۆنتترۆلکردنی هەموو بیرەکانی هەموو ئەفکارەکانی کە لەوانێت داهێنانی بە دواوە بێت بەڵێ بێگومان ئێمە تاان بۆ وەڵامی و پرسیارە دەمەیە باسی چەند جۆرەی هەرزەکارت ببووم کە چۆن ئەو کۆنتترۆلکردن دەکرێت هەندێک کات بە سوودی هەرزەکار بشکێتەوە هەندێک کات بە زیانی بەڵام لە زۆربەی بارەکاندا بە زیانی دەشکێتەوە ئێمە جۆرێک لە هەرزەکارمان هەیە کە هەرزەکارێکی خۆگونجێنەرە واتە ئەو هەرزەکارە لەگەڵ نۆرم و داونەریت و لەگەڵ چۆن دەڵێ ئەو هەموو کەس حەزی پێێتی و نییە بەڵێ خۆی دەگونجێ لەگەڵ چواردەورەکەیدا لەگەڵ کللتورەکەیدا تێگەیشتنێکی گونجاوی هەیە و بە هەمان شێوەی کللتورەکەی ئەدا دەکات کە ئەم هەرزەکارە لە کاتێکدا کە ئەگەر تۆ هەوڵی پرۆتێکشنی بدەیت یاخود پاراستنی بدەیت ئەو هەرزەکارە سوودمەند دەبێت لەو باردۆخە چونچی ئەوەی کە ئەو دەیەوێ هەمان شتەکە لە کللتور و کۆمەلگەکەدا داوای لێ دەکرێت بەڵام هەرزەکارەکە بورە دەبڕم پرسیارەکە هەرزەکارەکە بێبەش نابێت لە کۆمەڵێک چێژ لە کۆمەڵێک خولیای تاچی خۆی ینی لە کاتێکدا مرۆڤ لە تەمەنە جیاوازەکان لە هەر کاتێکدا حەز و خولیایەکی جیاوازی هەیە ینی ڕەنگە لە تەمەنی هەرزەکاری حەز بە کۆمەڵێک بابەت بکە بەڵام بەهۆی پەیوەستبوونی بە کولتور بە ئەفکاری دایک و باوکی ینی ناتوانێت ممارەسەی ئەو خولیای خۆی بکات ئەمە قوربانی نییە ئەمە دەتوانین بڵین فێربوونە جۆرێکە لە فێربوون بۆ نمونە ناتوانین هەموو هەرزەکارێک بڵین بە هەمان قۆناغدا دەڕۆیان لە ڕووی جەستەیەوە بڵێ بەڵام لە ڕووی گۆڕانکاری هزریەوە ناکرێ بڵین هەمویان بە هەمان قۆناغدا دەڕۆن چونچی جیاوازە بە جوێرەی دابنەریت و کللتور و پرۆسی فێربوونی لاانێ هەرچی ئەم جۆران چێژ لەوە ببینێ کە بۆیدان دەکرێت چێژ لەوە ببینێ چونچی هەرزەکاری قۆناغێکە
کە لە دوای منداڵیەوە دێ قۆناغی منداڵی قۆناغی فێرکردنە باشە و هەرزەکاری قۆناغی بەردەوامی فێرکردنە کە منداڵ لە قۆناغی منداڵیدا ئەگەر لەسەر کۆمەڵێک بەهاو نۆرم ڕاهێنرا ئەوە لە قۆناغی هەرزەکاریدا دەکرێت زۆر کات خۆی چێژ لەو بەهانە ببینێ و حەز بکات چونکە لە کۆمەلگەدا زۆر دەستخۆشی لێ دەکرێت مکافئەی معنەوی دەکرێت چێژ لەوە بینێ و حەز بکە بەردەوام بێ بەڵام ئەمە مانە ئەوە نییە کە لە قۆناغی پێگەیشتندا هەڵ نەگەڕێتەوە لەو دابوونەریتانە چونکە کاتێک کە تێکەڵی کۆمەڵی جیاواز دەبێت خەڵکی جیاواز دەناسێت کللتوری جیاواز ئاشنا دەبێت ئەو کاتە لە ئەگەری ئەوەی هەیە کە هەڵگەڕانەوەی گروپدا لەو دابوونەری ئەمە پێویست جۆرەی دیکە ئەمە هەر لە جۆری خۆگونجێنەر خۆی دەبینێتەوە بەڵام ئێمە هەرزەکارمان هەیە هەرزەکاری گۆشەژیری پێدەوتری ئەو هەر جۆرە هەرزەکارانە بە حکمیەوەی کە لە خێزاندا پاڵپشتێکی ئەو تۆ بەدی ناکەن وەکو هاوڕێتێکی گونجاو نیە لێنەوەن خۆی و خێزانەکەیدا پنا دەبات بۆ ئەوی کە گۆشەژیری بێ و لە بەرامبەردا جیهانێکی خەیاڵی دروست دەکات بۆ خۆی کە ممارەسەی هیوایەتەکانی خۆی تێدا بکات جا زۆر لە خێزانەکان هەیە دەڵێ وەڵام منداڵەکەم بەردەوام لەسەر کۆمپیوتەرە هەر قەت تێکەڵی کەس نابێ و زۆر زیرەکە ئەو جۆرە خێزانانەمان هەیە و ڕەنگە هەندێک کات ئەمە شتێکی گرنگ بێت کە خۆسەرقالکردن بە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود بەکارهێنانی ئینتەرنێت جا بۆ فێربوونی زمان بێ هەر بابەتێک بێ بەڵام لە کۆتاییدا ئەمە کەنزێکی تر لە دەستدا ئەویش کەنزی مەهاراتی تەواصلە پەیوەندیکردنە لەگەڵ خەڵکانی ترە بەڕێز تەرتیب دەتوانین بڵێن قۆناغی هەرزەکاری ئەم قۆناغەیە کە مرۆڤ دەتوانێت کەسایەتی ڕاستەقینەی خۆی دروست بکە ناتوانین قرار بدەین حکم بدەین لەسەر شتێکی لەو بابەتە بەڵام طبعا زۆربەی ئەو زانایانەشی کە ئێمە جێمەجێبیستیان بووین و مؤلفی گەورەن و بەناوبانگن بەشێک لە ڕنگدانەوەی قۆناغی هەرزەکاریان تیابەتی دەکرێت واتە قۆناغی هەرزەکاری دەتوانم بڵێم هەستیارترین قۆناغە بۆ دیاریکردنی ئاراستەی ژیانی تاک و قۆناغێکە کە زۆربەی هەر ڕەهەندە جیاوازەکان خۆی تێدا دەبینێتەوە کۆمەڵە گۆڕانکاری گرنگ کە دەکرێت ئەم جۆرە گۆڕانکاریانە تا ماوەیەکی دوور و درێژ بەردەوامیان هەبێ و کاریگەری هەبێ لەسەر ژیانی کەسەکە و شێوازی بیرکردنەوەی باشە بەڕست تەرتیب زۆر جار خێزانەکان ئەیانەوێت خودی خۆیان چۆنە تعاملیان چۆنە مناڵەکانیشیان بە هەمان شێوە دەربچێت باوکێکاڵە پیاوم لەگەڵ خۆماوەرە بۆ نمونە کار و پیشەکەی وا گونجاوە مناڵەکە شێبە بە هەمان شێوە بێ تۆ پیاوی تۆ واکە واتە کۆپی پەیسێکی تەواوی خۆی لێ دروست دەکاتەوە ئایا ئەمە گونجاوە بۆی کە مرۆڤ بە ئازادی لە دایکە بێ هەمان بیر و بۆچوونی خێزانەکەی و باوکی و باپیری و باپیرە گەورەشی هەڵبگرێتەوە کە ئەمە بێتە هۆی سەرلێشەوەی یاخود ڕێگەیەکی دروست بێگومان ئەمە ڕێگەیەکی هەڵەیە و دەبێتە هۆی سەرلێشێواوی بەڵام ئێمە دەبێت لەو بکۆڕینەوە بۆ خێزانەکان بەو شێوازە ڕەفتار دەکەن زۆربەی کات منداڵ لە تەمەنی منداڵیدا زۆر کاریگەرە بە سەرمەشقەکانی بە تایبەتی باوک یاخود برا گەورەیان ئەو کەسانی کە کەسانی پلەیەکی خێزانن زۆر کاریگەرە بەوە منداڵ لە قۆناغەکانی سەرەتای تەمەنیە زۆر حەز دەکات کە لەگەڵیان بێ زۆر حەز دەکات لاسایی ئەو بکاتەوە کە ئەوان دەیکەن و کاتێک کە دەگەنە قۆناغی هەرزەکاری بارودۆخەکە بۆ ئەوان دەگۆڕێ بۆ منداڵەکان بەڵام بۆ باوک و دایک و کەسە پلەیەکەکان هێشتا بە هەمان شێوە ماوەتەوە ئەو تێگەیشتنیان نییە کە لێرەدا کۆمەڵە گۆڕانکاری هەیە من وەکو باوک من وەکو مام من وەکو خاڵ وەکو دایک پێویستە تۆزێک بکشێمەوە بوارێکی زیاتر بدەم بە هەرزەکارەکە بۆی کە تیایدا خۆی بدۆزێتەوە چونکی قۆناغی خۆدۆزینەوە لە قۆناغی هەرزەکاریدا دەست پێ دەکات زۆر باش بەڕێز تەرتیب ئەم گۆڕانکاریە ئەم هەرزەکاریە هەم هەردوو ڕەگەز دەیبینێ هەم خانمان هەم پیاوان جیاوازیەکەی چییە ینی لە هەرزەکارێکی خانم بۆ هەرزەکارێکی پیاو گۆڕانکاریەکان زۆر ینی با بڵێن زەق و دەتوانین بڵێن ئەمە چەند هەندێکمان هەیە لە بەربابەتی گۆڕانکاریەکان لە گۆڕانکاری بایۆلۆژیەکان تێبینی ئەوە دەکەین کە گۆڕانکاریەکان خێراتر ڕوودەدەن لە کچاندا و کۆتایی هاتنی قۆناغی هەرزەکاری لای کچان خێراترە بەراورد لەگەڵ کوڕان ئەوە لایەنە فسیۆلۆژیەکەەوە دێنە سەر ڕەهەندە کۆمەڵایەتی دەرونیەکە ئەو لە عقلی ئافرەتە یان بابەتەکە بابەتێکی دیکەیە بابەتەکە پەیوەندی بە فەسلەژەوە هەیە ینی جەستەییەوە هەیە بە کۆمەڵێک ئینفرازاتی هۆرمۆنیەوە هەیە کە لە ئافرەتاندا وجودی هەیە و لە
پیاوەندە بوونی نییە جۆرێک مثلەن هۆکارێکتر ئەوە گۆڕانکارێک چۆن دەڵی کۆمەڵایەتی و دەرونیەکانە کە لە کوڕان و کچاندا جیاوازی هەیە بۆ نمونە لەوانەیە لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیدا تاکی نێر لە قۆناغی هەرزەکاریدا زیاتر هەز بە پەستان و فشار بکات بەهۆی ئەوەی کە دەبێتە پیا و کۆمەڵک بە پرسیار زۆر لەسەرڕەن لە خۆیانەوە تووڕەن دەموچاویان گرش کردووە کۆی کە بڵێ هەموو خەموخەفەتی دنیا بەسەر ئەوانەوەیە بەڵام دواتر کە یەکەمانەوەمان بینیوە گەورەترە بین تێگەین ئەنجا و کاتە هیچ نەبووە ئەسڵان مشکلان زۆر پەمەی و ناستک بوون کێشە نەبوو ئەمە هۆکاری چیم هەڵچوون و تووڕەیە خۆی وەکو باسم کرد ململانەیەکی ناخۆی هەیە لە سەرەتادا باسم کرد ئەو ململان ناخۆیە سەردەکێشێ بۆ دەمارگیری بۆ تووڕەبوون و دووش لەلایانی فسیۆلۆژیەوە کۆمەڵێک گۆڕانکاری ڕوو دەدەن کە ئەم تاکە پرۆزە دەکات لەوانەیە شێوازی وەڵامدانەوەی بۆ گۆڕانکاریەکانی دەوروبەری زۆربەی کات بە شێوازێکی حرەکی بێ بە شێوازێک بێ ئەو بێ ئەکستراکتی ئەو وزەی ناخی بکات کە تایە دروست بووە حەز بەوە دەکات کە سڵتەی خۆی بسەپێنێ حەز بەوە دەکات کە ئیقراری ئیستیقرار بکات مثلەن بڵێ من سربەخۆیم دێ من کەسێکم بەو شێوازە بیر دەکەمەوە خۆی بسەپێنێ شوناسی خۆی نیشان بدە لە خۆناغەدا بەڵام کاتێک کە دەگاتە خۆناغی پێگەیشتووی ئێمە لەوانەیە زۆر بمان بە خۆناغەدا تێپەڕێوین و ئەگە بیرمان بکەوێتەوە دەزانین کە کۆمەڵی لەو شتانی ئێمە کردومانە جگە لە ڕەفتارێکی هەڵەشە هیچی تر نەبووە بەڵاممان بە گەورەی ماڵەزانی ئەسمانە کرد مەسئولیت هەمووی لەسەر ئێمێ باشە کاردانەوەی خێزان لەم کاتەیە بە شکاندنەوەی ئەو هەرزەکارە چ کاریگەرێکی دەرونی لە داهاتوە هەکەوێتە سەری بڵێ کە باز لە خێزان دەکەین بۆ چۆن خێزان بتوانێت کۆنتترۆلی ئەو بارودۆخە بکە ئەوەیە خێزان هەوڵدا نزیک بێتەوە لێی و بتوانێت مسافەیەکی گونجاوی پێ بدا بۆی کە ممارەسەی هیواتەکانی ئازادی ڕەها نەبێ ئازادی ڕەها ئەمە پێویستە تێگەیشتن هەبێت دێمە سەر پرسیارێکی خاتون کە باسی لەوە کرد شکاندنەوەی خێزان چۆن کاریگەری دەبێت بەدڵنیاییەوە شکاندنەوەی خێزان کاریگەریشی زۆر سلبی دەبێت لەسەر هەرزەکار لە خۆناغەدا بە حکمەوەی کە هەرزەکار چۆن دەڵێ تووشی لەتبوون دەکات لە خۆناغەدا خۆی لەو دیدگایی کە خۆی پێدەبینێ دەشکێندرێت ئەو دیدگایی دەشکێندرێەوە ئەو هەوڵ دەدا زۆربەی کات هەوڵی تۆڵەکردنەوە دەدا زۆربەی کات لەوانەیە ئێمە تێبینیەوەمان کرد بێ هەرزەکار دەوێت زاڵوی بەسەر خێزاندا دەیەوێت ناچاریم کە کۆمەڵێک شتی بۆ بکەن من سیارم دەوێت من ئەوەی باشم دەوێت جلوبەرگی باشم دەوێت مۆبایلی ئاخر مۆدێلم دەوێت لەوانە شاکچان زۆر کەم داواکاریەکانیان کەمتر بێت کێشەکانیان کەمترە کچانوانە جا دەکرێت ناتوانین بڵێن کێشەکانیان جیاوازە بەڵام بە شێوازێکی گشتی لە کۆمەلگەی ڕۆژهەڵاتیدا پێم وایە داواکاری هەرزەکاری نێر زیاترە و بەڕێ هەرزەکار دەزانین ینی تێکەڵبوونی تەنیا لەگەڵ خانەوادە نییە ئەنی هەرزەکار لەگەڵ هاوڕێکانی لە دەرەوە لە قوتابخانە لەگەڵ مامۆستا هەڵسوکەوت دەکات لەگەڵ هاوڕەکانی هەڵسوکەوت دەکات ئەنی پێویستە مامۆستایان چۆن مامەڵە لەگەڵ هەرزەکاردا بکەن خۆناخی ناوەندی پێم وایە لەگەڵ خۆناخی هەرسەکاریە بۆ قوتابی بە بڕوای من کە بابەتێکی کە زۆر گرنگە و تاکو ئێستا نەخراوەتە ینی نەمبینیوە کە بخرێتە بواری جێبەجێکردنەوە و کاری باشی لەسەر نەکراوە ئەوەیە کە فێرکەران ئەو کەسانی کە مامۆستان یان لە مؤسسە فێرکاریەکاندا هەن لینکێکی باش دروست بکەن لەگەڵ خێزانی هەرزەکارەکان لەگەڵ خێزانی قوتابیەکان کە وانیان پێ دەڵێنەوە بۆی کە هەردووچیان لە هەمان پیجەوە یاخود چۆن دەڵێ لە هەمان سەفحەوە ئیش بکەن لەگەڵ هەرزەکارەکاندا و گرنگیشە کە تێگەیشتنێکی گونجاویان هەبێ مەسەلەن بۆ قۆناغەکانی گەشەی هەرزەکار و گرنگە کە کۆمەڵێک بابەت هەیە بە شێوازێکی پراکتیکی ئەنجامی بدەن بۆی کە فەهمێکی زیاتر لە هەرزەکار دروست بکە دەربارەی و گۆڕانکارە جەستەیانی کە تێدا ڕوودەدا با ئەوەشمان بیر نەچێ ئەمە زۆر جار خێزان دەکرێت یەکێک بێ لەو هۆکارانی کە هەرزەکار هەست دایم هەست بە شەرمەزاری بکە و تووڕە بێ بەوەی کە کاتێک کە هەرزەکار دەچێتە خۆناخی و دەنگی گڕ دەبێ یاخود کۆمەڵێک گۆڕانکاری بۆ هەموو گۆڕانکاری جستەیەکانی بەڵێ بە شێوازێک وەکو شکاندنەوە بەکاری دێنە بەرامبەر بۆ چونکە هەست بۆ ناکە هەر کارزەکارێکە خۆی لەو کاتەدا لە خۆناغیش چەند هەستیاردایە ئەویش دێ دەرێ
ماشەڵا بووی بە پیاو هەندێک جار وەکو ئۆفێنسێک کاکسەتی هەندێک جار وەکو تانش بەکاردێ ینی دەیانگوت نانە دەنگت گۆڕایە ینی لە خۆتەوە هەست بە حراج بوون دەکردوات دەکرد دەدویست بابەتەکە بگۆڕی بە تایبەتیش لە کوێ وا دەوتێ لە ناو کۆمەڵێ میوان هاتیە و دەیانەوێت بۆ هیوانکە خێزانەکانی دی ئەوە بە گۆڕانکارێکی جوان و پڕتر بە مناڵەکانیان یاخود بە هەرزەکارەکانیان بن پێشەوەی کۆتایی پێبێنین لە سەرتاوە پرسیارم لە هاکار کرد چ شتێک ینی با تۆزێک پرسیارێکی زۆر قوڵتر لە تۆ بکەم چی هەبوو لە هەرزەکاریە ڕیان لێگرت بێ کە ئێستا حەزە لێ بێنێت کرد بێ وڵات دەکرێت زۆر شت هەبوون لەوانەیە ئێستا من بیر بکەم بەشێکیان لە سوودی من بووە بەشێکیش لەوانە نا بە حکمی ئەو ژینگەی کە منیش تێدا گەورە بووم ڕەنگە زۆر شت بەردەست نەبوو بێ وڵا بوو سەردەمی ئێمە هەموو شتێک نەبوو زۆر گوناحین لاوی بێبەژبووین زۆر کات مەسەلەن ئێمە کە بیر دەکەینەوە لە زۆر شت ڕەنگە مەحروم بوو بێتین ئێستا دەبینین هەرزەکارەکان لەو تەمەنی ئێستا دەتوانن ئەنجام بدەن ئێمە زۆر کار لەوانەیە هەست بە چۆن دەڵێ جۆرەی لە ناخۆشی بکەین دەرونیان کاریگەر بین بەو بابەتە واش دەکات زۆربەی کات خێزانەکان کاتێک دەڵێن ئێمە لە خۆناغی هەرزەکاریدا ئەو شتانە نەبوو بەڵام بۆ تۆ هەیە ئێستا پاڵەپۆستەیەکی زیاتر دەخەنە سەر هەرزەکارەکان بۆی ئەنجام بدا هەرچەندە ئەگەرەوە لە دەرەوەی حەز و خودی هەرزەکارەکەش بێ بەڵام دەکرێت ئەوە حەز و خولیای باوکەکە بوو یان دایکەکە بوو بێ لە ستەمەنی هەرزەکاریدا ئەنجامی بدات و ئێستا کاریگەری بەسەر شێوازی کۆنتترۆلکردنی هەرزەکارەکەی هەوڵدان بۆی کە ڕایبیێنی کە ئەو شتە بکات بەڕێز سەرتی ڕەوف دەروون ناسی کلینیکی زۆر سپاس بۆ تۆ کە بەم بەیانی لەگەڵ ئێمەدا بووی و زانیاری باشتر بە ئێمە سپاس. گۆمی فێڵاو ئێستا بۆتە ناوچێکی گەشتیاری گرنگ کە هەریەکەمان بیبیستین ئەگەر نەمان بینی بێ حەزمان لێتی بچین سەیرێکی بکەین یا ئەگەر بینی بێتمان ئارەزوویەکەین لە وەرزی جیاوازە بیبینەوە کە چونکە ناوچێکی گەشتیاریە ئەم ناوچێکێتە باڵەکایەتی لە سنووری شارۆچکەی چۆمان دیمەنە ناوازەکان ئەم گۆمەوای کردووە کە بەردەوام لە وەرزی بەهار گەشتیارێکی زۆر ڕووی تێبکە بە تایبەت گەشتیاران لە هەموو ناوچەکانی کوردستان و شارەکانی عێراق هەمویان سەردانیەوەیەکەن و ئەیبینن هەکار بینیوتە لەوێ نەبینیومە لەوێ نەبینێتە گوتی چێ شاری گوتی بابم یانی ئەم شەروە ئەو دەبەرم زۆربەی بینیوە بەڵام یانی سوودفەی نەکردو ڕاستی گۆمی فێڵاو ببینم کە زۆر حەز دەکەم گۆمی فێڵاو ببینم خۆشە بیبینی هەتا چونکە بەداخەوە دوای ماوەیەکی دیکە تۆزێک خەڵک لەوە دوورەکەوێتەوە کە پارێزگاری لە ژینگەکەی بکە بۆ هیواین کە بەو شێوە جوان و بە سروشتە جوانە بمێنێتەوە بابەیەکەوە ئێمەش وەکو هەکار لەوێنەیە بیبینین. ڕنگدانەوەی چیاسەر بەفینەکانی سەکران هۆکارێک بوونە لەوەی خەڵکی ناوچەکە ئێرە ناوبنێن گۆمی فێڵاو. تیشکدانەوە و مەندی ئاوی گۆمەکە ئێرەی کردوتە شوێنێکی ناسراوی گەشتیاری و جگە لە چێژبینینی سروشتی بەهارەی ناوچەکە گەشتیاران لە ئامێرە هۆشمەندەکانیان توانستی وێنەگری خۆیان تاقی دەکەنەوە. دیمەنەکان گەشتیاری تەواوی کوردستانی بۆ خۆی ڕاکێشاوە. بجۆرەیەکی ئەستێمێرە و پرۆستی دیمەنێت ئێرە دیمەنێت گەلک سەرنجڕۆکێشن هەر کەس ئەگە سەرەدۆنەوەی دیمەنی ناکرد بیتاف دیمەنە دیت بیت بلۆزیترین دەم سەرەدۆنە ئێرە بکات. گۆمی فێڵاو یە مەشهور بووە ناو خەلکی منی کوردستانی سویسرا. تمام؟ یعنی شبیه سویسرایە. گۆمی فێڵاو بجۆنبوونەوە خۆنی وەختێ ئەف چیۆی بەفرەیە سەکران دیار دکەتە ناو گۆمیدا. گرنگە ئەگە بژن هەمی کەسێک سەردۆنەوەێ بکات چونکە لێرێ کەشوهەیەکی گەلێکی جیاواز بەفر بهار هاوین هەمی پێک و تێکەل بین ئەف کەشەی پێشکەشی ماکری. ئەوە جۆرەسەیە سەردۆنەوێت کەم بخۆشحالی و ئەگەر بیتە 10 جۆرجی ئەژێ بێزۆرنەوە دەهەرێ. ڕێژەی ئەو گەشتیارانەی بۆ بینینی جوانی دیمەنەکانی ئێرە دێن ساڵ بۆ ساڵ ڕوو لە هەڵکشانە. هاوشێوەی ڕەنجینی دیمەنەکانی ئێرە گەشتیارەکانیشی فرە ڕەنگن.
المكان اللي هنا كلش حلو يستاهل. شوێنەکە زۆر جوان و شایستێ هەموو شتێک لێرە جوانە تەنیا ڕێگەکە پێویستی بە باشکردنە بۆی هەموو کەسێک بتوانێت بگاتە ئێرە و جوانیەکانی ببینێت. تجي تشوف وتستمتع بالمنظر الحلو. تا ئاو سەوزایی لێرە مابێ گەشتیاریشی لێ نابڕێ. ئاماری گەشت و گوزاری چۆماندەری دەخات ساڵی ڕابردوو نزیکەی 300,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتیان کردووە. بەشی زۆری ئەو گەشتیارانشی هاتوونەتە ناوچەکە سەردانی گۆمی فێڵاویان کردووە. تەیفور محەممەد کوردستان 24 گۆمی فێڵاو دەڤەری باڵەکایەتی. دیارە ئەم چالاکیی کە ئەو یاخودە ئەو ئیڤنتێکە دەستگای خێرخوازی بارزانانی بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بۆ کۆمەڵێک هونەرمەند ئەنجامیدا کە کۆنسێرتێکی هونەری بوو بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو لە پێناو کۆکردنەوەی کۆمەک بۆ منداڵانی توش بوو بە نەخۆشی شێرپەنجە بەردەوامی هەبوو بۆ ماوەی 2 ڕۆژ هاوڵاتیان بەگەرمی و پێشوازیان لە کڕینی بلیتەکان لە کۆنسێرتەکەدا کرد هاژایانی خەڵکێکی زۆر بەشداریان تێدا بە جۆرێک بوو هەکارکە جێگی بەتاڵ هیچ نەمابوو لە کۆنسێرتەکان و کورسیەکان هەواداری تێدا بوو گوێگرانی تیا بوو و بەشێکیش لە وڵاتیان دەیان بلیتیان کڕی بوو ینی دەبلیت زیاتریان نەکرێمەوە کۆی کە کاری خۆبەخشی بێتە کللتورێکی بەردەوام وکو هاوکاریەک بۆ کەمپینەکە و هێز و هیوا ناونیشانی ئەو کۆنسێرتە بوو کە لە ڕێگەیەوە پشتیوانی دارایی بۆ تووشوانی شێرپەنجە بۆ کرایەوە لە ناو کۆنسێرتەکەدا. هونەرمەندانیش تەنیا ینی یەک پارچەی کوردستان نەبوون ئەمە زیاتر ینی کۆنسێرتەکەی ڕازاندەوە لە هەر 4 پارچەی کوردستان بە خۆبەخشی بەشداریان لەم کۆنسێرتەدا کردبوو وەکۆی کە ئاماژت پێدا زۆر جێگای خۆشحاڵی بوو خەڵکێکی زۆر ئامادە بوون و خەڵک هەبوو زیاتر لە بلیتێکی کڕی بوو لە پێناو بەخشینی زیاتر بۆ منداڵانی توش بوو بە نەخۆشی شێرپەنجە. کوردستان 24 وەکو هەمیشە لەو کارانەدا پێشەنگ بوو و سپۆنسەری میدیایی کرد بەردەوام کۆنسەرتەکەی گواستەوە و بە چەندین پاکێج و شێوازی جۆرا و جۆر توانی نمایشی کۆنسێرتەکە بە بینەران بیسەران نیشان بدات تا بتوانرێت لەو ڕێگانەوە کار بکرێت بۆ بەخشین و هاوکاریکردنی تووشوانی شێرپەنجە بە تایبەت. زۆر مایەشانازیە بۆ من کە لەم کۆنسرتە بەشدار بم زۆر سپاسی نێکست ترێندەکەم و هەروەها دەستگای خێرخوازی بارزانانی کە هەڵساوان بەم ئیشە جوانەوە دەستیان خۆش بێت بەڕاستی هیوادارم لە نمونەی ئەم کۆنسرتانە هەر زۆر ببێت و ئێمەش بتوانین بین بەشدار بین و هۆنەرمان تەختیم بکەین بەڕاستی من دەمێکە لە هەولێر کۆنسرتم نەکردووە و ئەسان هەیەجانێکی زۆر عجیبم بوو زۆر خۆشی وادارم بتوانم زووسر بێم بۆ هەولێر زوو بە کۆنسرت بکەم بۆ خەڵکی هەولێری ئازیز. سپاسیا خێرخوازیە بەرزانی و ئەو خۆرتێ ئەو گێمایندە ئەمریکی گۆش بۆ زارۆکێ سەرەتان ئەف کۆنسرت چێتکردنەوە و پیرۆز دکم کارێکی باشە گەلێکیژی باشە ئەس هیویدارم تەما پێشتا ئەم باشتر بکەن و ئەم هەیە پرۆفسیۆنێل تشتێ ببێ و ملەت حەزر ببێ ینی دوێ ئەف چیکا کۆنسێرتە وەرێ ڕوونشتن لە کوردستان ئارمانجا من ئەڤ و ئەزوا پیرۆستکم تشتێکی خۆش بوو شەڤێکی خۆش بوو. هاژە کوردستان ینی دەزانین زۆرینەی موسڵمانە بەڵام زۆربوونی ڕێژەی موسڵمانان وای نەکردووە ڕێگری لە پێکاتەکانی تر لە ئاینەکانی تر لە نەتەوەکانی تر بکرێ هەمویان بە ئازادانە لە هەرێمی کوردستان دەژین هەر کەسە ممارەسەی ئاینی خۆی ممارەسەی کولتوری خۆی ینی ممارەسەی دابوونەریتی خۆی دەکات تاوەکو ئێستاش زۆر بە ئاشتیانە بە برایانە ئەوە خاڵێکی زۆر جوانە کە توانین هەر یەکێکمان کە کورد بین شانازی بۆ بکەین کە ئێمە پێکەوە ژیانێکەیە لە ناو کللتوری کوردەواریە لە ناو کۆمەڵگەی کوردی و تایبەت هەرێمی کوردستان و پارچەکانی دیکەش ئەوەیە کە زۆر باش یەکتر قوبوڵەکەین ئەگەر لە ڕووی فکریەوە تا ڕادەیەک جیاوازی هەبێت بۆ نمونە لە ناو تاکەکانە ورد دیکەینەوە نا بەڵام بە شێوە گشتەکەی بە وێنە گەورەکە بینین کە کوردبوون ئەو لێک تێگەیشتن و پێکەوە ژیانی زۆر جوانە هەموو جیهانە ئەیبینێت و شانازیشی پێوە لەسەر ئەم بابەتەش گفتوگۆی زیاتر دەکەین مامۆستا ڕەعەت ئۆمەر بلی بەڕێوەری گشتی پشکنین و مزگەوتەکان لە وەزارەتی ئاوقاف بەم بەیانی لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دەبێت مامۆستا زۆر بەخێر بێ زۆر سپاس بەخێر بێ باسمان لەوە کرد ینی
هەرێمی کوردستان زۆرینەی خەڵکەکەی مسلمانە بەڵام ینی زۆربوونی مسلمان نەبووەتە ڕێگر لە بەردەم ئەوەی کە ئازادی لایەنەکانی تر ئازادی نەتەوەکانی تر ئازادی پێکاتەکانی تر دەست بکاتەوە. ئێوە لە وەزارەتی ئەوقاف چۆن مامەڵە لەگەڵ پێکهاتەکان دەکەن بەگشتی؟ پێشەشی بە ناوی خۆی پەروەردیگار درود و سڵاو بڕژێ بەسەرجانی پاکی پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم. خی گەورە ئەمن و ئاسایش و ئارامی و برایەتی و تەبایی بخاتە بینی هەموو گەل و میلەتێک بە تایبەتی لە ناو کوردستان ئینشاءالله بە زیادیکە. بێگومان پێکهاتەکان کە لە کوردستان هەیە هەبووە لە دێر زەمان و لە قەدیم و لە باو با پیرانمانەوە ئەو بەیەکەوە ژیانە یاخود پێکەوە ژیانی کە لە کوردستانەوە ئێستا باسی دەکەین ئەمە دەستکەوتێکی هەرە گەورەیە وەکو میلەتی کورد و بەگشتێکە تەمەشا بکەین لە ئاینی پیرۆزی ئیسلام پێکەوە ژیان بڕگەیەکە لە بڕگە هەرە سەرچیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. یعنی ئەوەی کە خۆی بە مسلمان دابنێتن پێش هەموو شتێک دەبێ ئیمان و قەناعەتی بە پێکەوە ژیان هەبێ وەکو چۆن ئیمانی بە نوێژ و بە ڕۆژی و بە حەج هەیە دەبێ بە هەمان شێوە قبولکردنی کەسی بەرامبەریش هەروایە دەبێ ئیمانی پێ هەبێتن. خی گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ لا ئیکراهە فی الدین، زۆرکردن لە ئاین نییە ئیتو بە زۆر دەبێ ئیلا ئەو وەکو تۆ بیرکاتەوە ئەو دەبێ وەکو تۆ ئیمان بێنێ ئەو وەکو تۆ نوێژ بکە. نال تەنها لەسەر تو ئەوەیە تەبلیغێکی جوان بکەی ئەو ئاینە پیرۆزە جوانی کە تو هەیتت بەیان بکەی بە جوانی بەڕێکۆپێکی ئەوەیە کە بتوانی پێکەوە بژی ئینسان. خی گەورە دەفەرمی واختلاف و ئەلسینەتیکم و ئەلوانیکم. خی گەورە ئەوەیە کە زوبان و ڕنگ و شێوازی ئەمەشی بەجیا دروست کردووە بە هەمان شێوە ئاینیەکانیشمان جیاواز دەبێتن. بەڵام ئەوەی کە ئەساسە واجبە لە سەرمان ئەوەیە زوڵم لە یەکتری نەکەین تەعادا لە یەکتری نەکەین یەکترمان قبول بێتن کە ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامە. زۆر جاری وایە مەسەلەن دەبینی لە بەتایبەتی لە سۆشیال میدیا کەسێک درێکا کە بێزار بووین ئەوەندا باسی پێکەوە ژیان باسی پێکەوە ژیان ئاخر ئەگەر لە باسی ئەو بێزاربی کاتە لە دینەکەی خۆت بێزار بووی یعنی خۆی کێشەکەمە لەوەدایە. ئەگەر باسی نوێژ بکەی بەردەوام برێ کەسێک نوێژ فەزلی ئەو هایە مەسەن بە ڕۆژی بوونە وایە حەج و عومرەم وایە بۆ نمونە ڕاستگۆیی وایە ئەمە هەموو ئاین نییە. بەڵێ لە هەمان کاتدا ئەفۆبەرگەی پێکەوە ژیان کە باز بکرێ ئەمەش بەشێکە لە ئاین ینی ناکرێ ئینسان بڵێ وەڵام من بێزار بووم ئەوەندە باسی پێکەوە ژیان بکرێت نابڕگەیکی مامۆستا ئەو هەوڵی ئێوەش بۆ ئەوی کە بەتایبەت ئەو کۆنفرانسەی کە لە هەولێر بەڕێوەچیە بۆ بەتایبەت بۆ کللتوری پێکهاتەکان کۆنفرانسەکە ئامانجتان چییە لێی و چی خاڵێکی گرنگ هەیە لەو کۆنفرانسایەکەەوە بیگەێنن بە کۆمەڵگا؟ خۆی ئەوانەی کە لە ڕابردوش کراوە و ئەوەی دەشکرێ و لە داهاتوش هەر بەرنامەی دیکەکە بکرێت لە وەزارەتی ئەوقاف ئەمە بۆ ئەوەیە بۆ هەموو جیهان بسەلمێنین و چۆن دەڵێ ئاینی خۆمان یاخود کولتوری خۆمان یاخود سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی وەزارەتی ئەوقاف ڕابگەێنین لە ڕێی ئەو کۆنفرانسانە کە ئەو پێکەوە ژیانەی هەیە لە هەرێمی کوردستان پێکەوە ژیانێکی جوان و پێکەوە ژیانێکی تەواوە. ئەو پێکەوە ژیانەیە کە وڵاتانی ئەوروپا و غەرب شانازی بە ئێمەوە دەکات لە کوردستان کە ئەو هەموو پێکهاتە هەیە لە وەزارەتی ئەوقاف جگە لە بابرین ئاینی ئیسلام ئەمە هەشت ئاینی دیکەشمان هەیە بەڕێوەبەرەتی هەمویان بەشدار دەبن لە کۆنفرانسەکە هەمویان بەشدار دەبن بەڵێ هەموو بەشدار دەبن و شتی زۆر باشیش باز دەکرێەوە تا ئێستا شتی زۆر باش کراوە بەڵام لەوانەیە هەندێک جار نەدرابێت ئەلام زۆر جاری وهەیە باس نەکرابێت. زۆر باشە مامۆستا وەکو ئەوەی کە لە قسەکانی بەڕێزت وەرمانگریانی ئەمە هەم ئەرکێکی ئاینیە پێکەوە ژیان یاخود ڕاگررتنی ئەو پێکەوە ژیانەی کە هەیە ڕەنگە مامۆستایەکان مامۆستایانی ئاینی هەوڵی خۆیان دابێت بەڵام بۆچی دەبینین زۆرجار لە سۆشیال میدیا یان لە ناو خەڵک ڕەنگە ئەمە بە تەواوی نەگەیشت بێ ینی خەڵکێک هەیە پەیوانی ئەمە بەشێکە لە ئاین یەکتر قبولکردن ینی کە خۆی مسلمانە تەنیا پێی وایە دەبێ هەموو شتێک بە فکریوی بە بیرکردنەوەی بەپێی ئاینی ئەو بڕوا. خۆی کێشەکە لەوەدایە خۆی یەکێک لەو کێشانە ئەوەیە نەکار ئەوە زۆر کەمە طبعاً ژمارەیەکی کەمەوەی کە جەنابەت باز دەکەی نەگەیشت بێت یاخود هەندێک مامۆستا ئاینی بێت یاخود بەنای مامۆستا ئاینی بێت جاری وایە کەسێکە لە سۆشیال میدیا قسەی کردووە لەوانەیە جوبەرجی مەلایکی لەبەر ئەمە نەکتەنیا بۆ مسلمان مەبەستی من ئاینەکانی تریش هەر دروستە خەڵکێکێ بۆ نمونە بەرەم عێکبیر دەکات لە بۆ مەزهبێک لە بۆ فکرەیەک ینی لەوەشان ئەو قبولی نییە کە تو بە نەوعی دیکە مەزهبێکی دیکە فکرکەیتەوە ینی نەک لەوەی کە ئاینێکی دیکە ینی لەناو ئاینەکەی خۆشت ئەو دەیە بە فکریوی فکرکەیتەوە ئەمەش غەڵەتە ینی دەکرێت یعنی اختلافە بێت دەکرێتن
مناقەشەمان لە بینی هەبێت دەبێت لەسەر خاڵێک ناکۆک بین ئەمن قەنەعەتم وایە بۆ مەزهبێت جەنابەت بۆ مەزهبێکی ترەیە ئەمن دەبێت جەنابەتم قبول بێت تووشە منت قبول بێ هەندێکمان هەیە بەڵام على الأكثر یعنی زۆرینەی خەڵک لە هەرێمی کوردستان و بە هەوڵ و تێکێشانی وەزارەتی ئەوقاف و خودی جەنابی وەزیر کە بە بەردەوامی لەسەر خەتە لە مەسەلی بابەتی پێکەوە ژیان لە هەر کۆنفرانسێک لە هەر بابەتێک بە زۆربەی زۆریشی بۆ خۆی تێدا ئامادەش دەبێتن کە لە بەروی بابەتێکی زۆر گرنگە بۆیە ئەم کۆنفرانسانەی کە دەکرێتن بەڕاستی هەمووی بۆ ئەوەیە زیاتر ڕوونکردنی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقافە سەبارەت بە پێکەوە ژیان سەبارەت بە یەکتر قبولکردن و فعلا هەش بووە ئێستا بۆ نمونەگەر تەمەشا بکەین یەکێک لەو نمونانە لە قەزای شێخان دوو مزگەوتمان بە تایبەتی مزگەوتی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ کە لە قەزای شێخان لە چێ ژۆرێ بەدەستی ڕاستەوە ئەو هەرزەویەکەی هی میری ئێزدیان بووە وەختی خۆی کەویستیانە مزگەوتێک دروست بکەن بەڵام عەردیان دەست نەکەوتووە کاتێک ئەوان دەزانن ئەوان بە تەمای مزگەوتن بۆیە هەر میری ئێزدی بۆ خۆی وەبزانم دەبێتە باپیری حازم میری ئێزدیانیان بابێتی مەبەستم ئەو زەویە بە هەدیە بە خەڵات داوێتی بە مسلمانەکان بیکەن بە مزگەوت کەواتە ئەم پێکەوە ژیانە لە مێژە هەیە بەڵام بۆ ئەوی بەردەوام بێ بۆی دەستی دەرەکی و دەستی ئەقلیمی نێتە ناو کوردستان و لە پەنای با بڵێن پێکهاتەکان پێکهاتە ئاینیەکان یاخود پێکهاتە قەومیەکان بۆی مەشاکل لە کوردستان دروست نەکەن هەوڵ دەدەن یعنی ئەم کێشانە دروست مامۆستا بابەتەکە زۆر زیاتر هەڵەگرێ بۆ هیوایان کە ئێوە هەمیشە وەکو ئەرکی خۆتان کە هەستان بە بەرپرسایەتی کرد لەو ڕۆ بەردەوام بن سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆی کە ئامادە بوون لە پرۆگرامەکە سوپاس بۆ زانیاریانە زۆر سوپاس بۆ بەڕێست بەڵێ دوێنێ بەداخەوە کە هونەرمەند هادی مەحموود کە ناسراوە بە عەریف حەمەتاڵ هەمومان بەو ناوە ئەیناسین کۆچی دوایی کرد خوا لێی خۆش بێ و خوا سەبوری بە کە سوکارەکەی ببەخشێت کە سە بە شوێکی ڕاستەوخۆ ساتی ناشتن و بە خاک سپاردنی تەرمی هونەرمەندە کە زۆرێک لە هاوکار و هاوپیشە و هاوڕێ و دۆستانی لە سلێمانی لەگەڵیدان لە مەراسمی بە خاک سپاردنەکەی هاوکارمان ئارام بەختیار لەوێەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت بەیانیت باش ئارام سڵاو لەبێ ئارام وا بڕیارە لەکوێ بە خاکی بسپێرن هونەرمەند و پرسەکەی چۆن دەبێت زانیاری زیاترمان پێ بە بەڵێ ئاژە سڵاوتان لێبێت تەرمی هونەرمەند هادی مەحموود ئێستا لە گۆڕستانی ڕاپەڕین لە شاری سلێمانی بە خاک سپێردرا دوایی کە نوێژی لەسەر کرا لە مزگەوت بە ئامادەبوونی هونەرمەندان و بەرپرسانی حکومی و حیزبی لە سلێمانی تەرمەکەی ئێستا بە خاک سپێردراوە هونەرمەند هادی بە حەمەتاڵ ناسراو بوو کە یەکێک بوو لە هونەرمەندە کۆمیدیەکان دوێنێ بە هەوەی جەڵتەی دڵەوە کۆچی دوایی کرد کاک ئەحمەد جۆڵام لەگەڵە بێت کاک ئەحمەد ئەگە پێم بڵێ هونەرمەندێکی کۆمیدی هاوپیشەتمان ئەمڕۆ لەدەستدا قسە چییە پەیامە چییە لە کۆچی دوایی کاک هادی وەڵای تر مردن ئەمڕۆ شتێکی سیر نییە و تازەش نەمان بیستووە ڕۆژانایی بیستین بەڵام بەداخەوە هونەرمەندێکی ئاوە خوافیکە چاوەڕێیشی باشترمانە کرد بۆیتر مردن نەیهێشت ئاخرجا بینیت کاک ئەحمەدەوە وەڵای من ڕۆژانە یەکترمانە بینی تر زیاتر لای چایخانەی شابوو لای سەرا و ئەمانە یەکترمانە بینی هونەرمەند هادی مەحموود دوێ ئەو هەموو ساڵانە خزمەتەوە ئەو هەموو بزە پێکەینەی کردە سەر لەوی هاوڵاتیان بەڵام لێستادا خاوەنی خانووی خۆی نیە خاوەنی ئۆتۆمبیلی خۆی نیە دووچی لە دوای خۆی بەجێهێشتووە کێ ئەم نەخۆشیە منداڵان ناکرێت ئەزانیی نەک تەنها هونەرمەندان وابن ئەم شتێک کە تۆ باسێکەی لە زۆر کەسەوایە یعنی بگرە لە هەموو شیر و توێژەکان هەمووی کە تۆ باسیەکەی وایە ئیتر تەواو هونەر لای ئێمە ئەوەیە بەس ئیتر زیاتر نییە ئەنیەتێ هیچ ناکرێ لەگەڵودا ئەوەیە هونەرمەند ئەگەر ژیانێکی خۆشی هەبوو بێ خۆی بۆ خۆی دروستی کردووە ئەنگینا تا ئێستا هیچ کەسێ ژیانی هونەرمەندی خۆش نەکردووە ئەوەیە بە هەوڵ و ئێمە
هونەرەکەمان ئیشی دووهەممانە ئەنی تا ئێستا هیچ کەسێ بە هونەرەکەی خۆی لەم کوردستانەیە نەژیاوە بڵێ ببێ بە بژێویەک بووی ئەبێ سەرقاڵی ئیشێکی تر بێ لە مانوبوونێکی زۆرەوە بچێتە سەر کاری هونەریەکەی کاوش ئەیبینی زۆر باشە زۆرجە ئەمانە کرێکارەیە تەمسیلەکە ئەو هەمی بداع باشەشەکە بەس بەداخەوەیتر لە وڵاتی ئێمەیە ئەوەی کە جێی سەرنج نەبێ هونەرمەندە یا هونەرە کە هونەرێکێکە لەوانەی بڵێم لە ئەسی باڵایە بێ ئەبێ وا بێ بەزی تر بەداخە. زۆر سپاس کاک ئەحمەد کە لەگەڵمان بووی هاژە ئەو دیمەنانی کە دەیبینن سەرقەبران ئێستا تەرمی هونەرمەند هادی مەحموود کە بە حەمەتاڵ ناسراو بوو یەکێک بوو لە هونەرمەندەکانی بواری کۆمیدیا لە شاری سلێمانی کە لە زنجیرە درامای گەردەلول بە عریف حەمەتاڵ ناسراو بوو هونەرمەندێکی قسە خۆشی دەمبەخەندە بوو لە شاری سلێمانی دوێنێ شەو بەهۆی جەڵتەی دڵەوە لە نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی گیانی لەدەستدا کە سوکارەکەی و بەرپرسانی حیزبی و حکومی لە شاری سلێمانی ئێستا ئامادەی مەراسیمی بە خاکسپاردنەکەین و بەشێک لە هونەرمەندان و کەسایەتەکانی سلێمانیش ئێستا لە مەراسیمەکە ئامادەن و ئاماژە بۆەوەکەن کە هونەرمەندی کۆچکردو هەمیشە خەندەی خستوەتە سەر لێوی هاوڵاتیان دکتۆرە ڤاڵۆ بەبەکر پارێزگاری سلێمانی لێرە ئامادەیە دکتۆرە و پارێزگاری سلێمانی قسەتان چییە لەسەر کۆچی دوای هونەرمەند هادی مەحموود کە یەکێک بوو لە هونەرمەندانی هەمیشە خەندەی خستە سەر لێوی هاوڵاتیان بە تایبەتی سلێمانی بەناوی خی گەورە بەناوی پارێزگای سلێمانیەوە پرزە و پەژارە و ماتەمینی خۆمان بۆ کۆچی ناوادەی برای بەڕێزمان کاکادی مەحموود دووپاتەکەینەوە کاگادیەکێک بوو لە هونەرمەندانی کە توانی لە ماوەیەکی پێوانەیە بینەرێکی زۆر بۆ خۆی ڕابکێشێەوە سەرنجی خەڵکی کوردستان و دەرەوە ڕابکێشێ بە ئەدای جوانی بە هەڵسوکەوت و ڕەفتاری جوانی بە و کارە جوانانی کە لە گەردەلوولەوە تا درامەکانی تر پێشکەشیە کرد ئومێ دەکەم کە کۆستی ئەم خۆشەویستەمان دوا کۆست و ناخۆشی میلەتەکەمان بێ چۆن ئەم خۆشەویستانە توانیان بە لە خۆشیەکانیانە هەمومان کۆکەنەوە ئێستاش لە کۆچ و ماتەمیانە هەمومانیان کۆ کردوێتەوە ئومێ دەکەین ئەمەوانەیەک بێ بۆ هەمومان کە بەردەوام بەیەکەوە بین. زۆر سپاس کاک نیاز وەکو سندیکای هونەرمەندان قسەتان چییە لەسەر کۆچی دوای هونەرمەندی بواری کۆمیدای شاری سلێمانی هادی مەحموود و وەکو سندیکای هونەرمەندان پەیامتان چییە لەم ڕۆژێت؟ بێگومان کۆستێکی گەورەیە لە دەستدانی هونەرمەندێکی بەتوانای وەکو کاکە هادی و بەنای ئەنجومەنی سندیکای هونەرمەندانەوە جارێککە پرسە و سەر خۆش خۆمانە ڕاستەی سەرجەم هونەرمەندان کە سوکاری خانەوادەکەی هاوڕێیانی دەکەین بەڕاستی لە هەموو دنیادا لە بەهارا گوڵە گەشێتەوە ئێمە بەهاریە وڵاتەش گوڵمان لێ هەڵەوەرێنێ بەداخەوە بۆ کۆچی ناوادەی کاکە هادی و خوا باشتی بەری نیشاد کرد. سپاس کاک نیاز هاژە ئەو دیمەنانی کە ئێستا دەیبینن ساتی بە خاک سپاردنی هونەرمەند هادی مەحموودە خێزانێتی کەی ئاخرجا کاکادیت بینی و چۆن بوو ئەم نەخۆشی ئەوە بۆ هات یان پێشترەتان زانی نەخۆشە؟ نەوەڵا هیچ ئایبی نەبوو ئەم شەو هەر کت و پڕوای لێ هاو هیچ کێشەیەکی نەبوو دوێنێ بەیانیان ئاسیتم بوو بردم بۆ خەستەخانە ئیشاعیان بۆ گرتیان عیبی نییە ئیتر عیبی نەبوو دوێنێ لە پڕ ئەم شەو لە پڕوای لێ هاو هەر هەناسیتم بوو چم شروع بم بۆ وەرگرت خواردی و لە دوای دەدەقە کەو بەلا هەر ئەو نە هیچی تر هیچ کێشەیەکی نەبوو بە قوربان دەستان خۆش خێزانی کاکادی بوو کە باسی ئەوەیە کرد هۆکاری گیان لە دەستدانەکەی جەڵتەی دڵ بوو و دوای ئەوەی کە گەێنراوەتە نەخۆشخانە لەوێ کۆچی دوای کردەوە پێشتر هیچ نەخۆشێکیشی نەبووە. بەڵێ ئارام بەختیار لە سلێمانیەوە لەگەڵ مابووی سوپاس ئارام. بەداخەوەتر ژیانیش کاتێکە هەرچەندێک لەگەڵ یا بڕۆین و بەردەوام بین بەڵام مردن لە ڕێگەی هەمومانە ئەو دواتری ژیان بەردەوامە بۆ هیوام کە خواهی گەورە سەبووری بە سەبووری و ئارامی ببەخشێ بە خانەوادەکەی و بە هەموو کەسانش کە ئازیزانیان لە دەستداوە سوپاس کە بینەر و بیسەر بوون. سوپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بوون بەو هیواین ئینشاڵڵا تەمەنی کە سوکاری تەمەنی هونەرمەندەکانی تر درێژ بێت و خودای گەورە لە کاکادیش خۆش و بێ کاتێکی خۆش بۆ ئێوە کە لەگەڵ ئێمەدا بوون بەم بەیانە.